کۆمپۆست یان پەینی ڕۆکی بریتیە لە تێکەڵەیەک لە پێکاتە ڕۆکیەکان کە بە شێوەیەکی باو لە پاشماوەی خۆراک و ڕۆک و دووبارە بەکارهێنانەوە و شیبوونەوەی مادە ئەندامەکان ئامادە دەکرێت. مێژووی کۆمپۆستکردن دەگەڕێتەوە بۆ سەرەتایی ئیمپراتۆریەتی ڕۆمانی، هەروەها لە ساڵانی 1920ەوە لە ئەوروپا وەک ئامرازێک بۆ کشتوکاڵی ئەندامی سوودی لێبینراوە. یەکەم وێستگەی پیشەسازی بۆ گۆڕینی مادەی ئەندامی بۆ کۆمپۆست لە ساڵی 1921 لە وڵاتی نەمسا دامەزراوە. کۆمپۆست جیاوازە لە پەینی ئاژەڵ. هەموو کۆمپۆستکردنێک پێویستی بە سێ پێکاتەی بنەڕەتی هەیە: پاشماوەی سەوز، گەڵا، گوڵ، گژوگیا، پوش و پەلاش، پاشماوەی سەوزە، پاشماوەی میوە، وردکردنی قاوە و پاشماوەی خۆراک دەگرێتەوە کە دەوڵەمەندن بە نایترۆجین. پاشماوەی قاوەیی، قەدی درەخت، ڕەک، توێکەڵ، چڵ و پۆپەکانی دەگرێتەوە کە دەوڵەمەندن بە کاربۆن. ئاو، هەبوونی بڕی ئاوی پێویست کە شێ دابین دەکات بۆ یارمەتیدانی شیبوونەوەی مادە ئەندامەکان. پێکاتەی کۆمپۆست دەبێت یەکسان بێت لە ڕەنگی قاوەی و سەوزەکان و هەروەها بڕی ئاوی پێویست. ئەو پاشماوە خۆراکیانەی ڕۆژانە لە نێو چێشتخانەکانی ماڵ و دەرەوەی ماڵ زیاد لە پێویستی هەرژەمێک دروست دەکرێت، بەهۆیەوە ڕێژەیەکی زۆری بە فیڕۆ دەدرێ و دەخرێتە ناو سەتڵی خۆڵ و خاشاکەوە. دەکرێت ئەم پاشماوانە بە فیڕۆ نەدرێن و کۆمپۆستی لێ دروست بکرێت. ئەو پاشماوە و مادانەی کۆمپۆستی لێ دروست دەکرێت: پاشماوەی خۆراک، سەوزە و میوە، توێکڵی هێلکە، قاوە، تڵپی چا، توێکڵی گوێز، کاغەز و ڕۆژنامە و کارتۆنی پارچە پارچەکراو، قژ و پەڕ، مادەی دروستکراو لە لۆکە و خوری، ڕۆکی مردوو. ئەو پاشماوە و مادانەی کە نابێ بەکار بهێنرێن: گەڵا یان لقەکانی دارگوێزی ڕەش، چونکە ئەو مادانە دەردەدات کە ڕەنگە زیان بە ڕۆکەکان بگێنن. خەڵوز یان خۆڵەمێشی خەڵوز، لەوانەیە مادەی زیان بەخش بۆ ڕۆکەکان لەخۆ بگرێت. پاشماوەی ئاژەڵە ماڵیەکان وەک پیسایی ساگ یان پشیلە، لەوانەیە مشەخۆر، بەکتریا، میکرۆب، مادە نەخۆشخوازەکان و ڤایرۆسی زیان بەخش بۆ مرۆڤ لەخۆ بگرێت. گیا و ڕووەک کە بە قڕکەری کیمیایی چارەسەر کراوە، لەوانەیە زیندەوەرە سوود بەخشەکانی کۆمپۆستکردن بکوژێت. چەوری یان ڕۆن، ئێسک و پاشماوەی گۆشت یان ماسی، بەرهەمە ئاژەڵەکان وەک کەرێ، شیر، دۆ، ماست و هێلکە، کێشەی بۆن دروست دەکا و زیان بەخشەکانی وەک مێشولە و مێش ڕادەکێشێت. ڕۆکی نەخۆش یان مێروو. کۆمپۆست بە زۆر ڕێگا دروست دەکرێت. ئاسانترین ڕێگا بریتیە لە کۆکردنەوەی پاشماوەی خۆراک و واز لێهێنانی لە هەلومەرجی گونجاو بۆ ئەوەی بگەنێ و شی ببێتەوە. لەوە ڕزگار بکرێن ببن بە زەوڵ. لە دروستکردنی کۆمپۆستدا پێویستە ڕەچاوی ئەم هاوکێشەی خوارەوە بکرێت: پاشماوەی ڕۆکی، شێ، کەش و هەوایەکی گەرم، زیندەوەرە وردبینەکان، کات، یەکسانە بە کۆمپۆست. کۆمپۆست چۆن دروست دەکرێت؟ سەرەتا سەتڵێک دەهێنی، چەند کونێکی بچووک دەکەیتە سەتڵەکە بۆ ئەوەی ئۆکسجین لە ناو سەتڵەکە هەبێت بۆ دروستبوونی زیندەوەر کە یارمەتی دەرن بۆ شیبوونەوەی پاشماوەکان. کەلوپەلی کاربۆن لەسەر سوزگیەک دادەنێت، دواتر پاشماوە خۆراکیەکانی لەسەر دادەنێن و شلەمەنیەکە دەکوشی. دوای دانانی پاشماوە خۆراکیەکان دیسانەوە بە کەلوپەلی کاربۆن دایدەپۆشی. چین خۆراکەکە ئاوپرژێن دەکرێت تاکو شێدار دەبێت. دوای پڕکردنی سەتڵەکە سەری سەتڵەکە دادەخرێت. 7 ڕۆژ جارێک پاشماوەکان لە سەتڵەکە دەردەکرێت تا هەوایەک لێی بدە بۆ ماوەی 15 خولەک. ئیدی پرۆسەی بەپەینبوونی پاشماوە خۆراکیەکان بەدی دێت.
پێگەیشتنی کۆمپۆستەکەش بە پێی جۆری کۆمپۆستەکە و وەرزەکان دەیگۆڕێت. ئەگەر جۆرەکەی پاشماوەی خۆراکی بێ و لە وەرزی هاوین بێ 6 بۆ 8 هەفتەی پێویستە. پاشماوەکانیش ئەگەر کۆنتر بێ کاتی کەمتری دەوێت. هەروەها پلەی گەرمی تا بەرزتر بێ زووتر پێدەگا، بەڵام نابێت لە 65 پلەی سەدی زیاتر بێ. ئەمەش لە ڕێگەی ئامێری گەرمی پێوەوە دەپێورێت. سوودەکانی کۆمپۆستکردن ڕێگایەکە بۆ سوودوەرگرتنەوە لە پاشماوەی خۆراکی. دۆستی ژینگەیە، دروستکردنی ئاسان و سادەیە و تێچوونی کەمە. مادەی کیمیایی تیانیە و پیسبوونی ژینگە کەم دەکاتەوە. سەرچاوەیەکی باشی توخمە خۆراکیەکانە بۆ ڕووەک. هەروەها کۆمپۆستکردن دەردانی میتانی و گازی گەرمخانەی لە زبڵخانەکان و شوێن پێی کاربۆن کەم دەکاتەوە. خاک دەوڵەمەند دەکات، یارمەتی ڕاگررتنی شێ دەدات و نەخۆشی و زیان بەخشەکانی ڕووەک لەناو دەبات. پێویستی بەکارهێنانی پەینی کیمیایی کەم دەکاتەوە و دەتوانرێت جێگرەوەیەکی باش بێ. هانی بەرهەمهێنانی بەکتریا و قارچکی سوود بەخش دەدات کە مادە ئەندامیەکان دەشکێنن. بۆ دروستکردنی هیوموس کە مادەیەکی دەوڵەمەندە و پڕە لە مادە خۆراکیەکان، هێشتنەوەی ئاو لە خاکەکاندا بەرز دەکاتەوە. جیاکردنەوەی کاربۆن دابین دەکات، دەبێتە هۆی بەرزبوونەوەی بەرهەمە کشت و کاڵیەکان. خاوەنی ڕێژەیەکی زۆر باشە لە هۆرمۆنی گەشە وەک ئۆکسجین کە دەگاتە لە 90. ئەمەش دەبێتە هۆی جوڵاندنی گەشەی ڕووەک. سەرەڕای ئاسانی و سادەیی و کەمی تێچوو لە ڕووی دروستکردن و هەروەها سوودەکانی لە بوارەکانی ژینگە و ئابووری، بەڵام تا ئێستا حکوومەت و کەرتی تایبەت نەیتوانیوە دروستکردنی کۆمپۆست بکات بە شێوەیەکی پیشەسازی و بازرگانی، و هیچ کارگێکی خۆماڵی بۆ بەرهەمێنانی کۆمپۆست نییە. بۆ پڕکردنەوەی پێداویستی نەمامگە و زەویە کشت و کاڵیەکان ساڵانە بە هەزاران تۆن کۆمپۆستی کیمیایی هاوردەی کوردستان دەکرێت. ئەمەش زیان بە ژینگە و ئابووری کوردستان و عێراق دەگەیەنێت. بۆیە پێویستە حکوومەتی باشووری کوردستان و عێراق کار بکەن بۆ دامەزراندنی کارگەی بەرهەمێنانی پەینی ئەندامی بە سوودبینین لە پاشماوە خۆراکی و ڕووەکیەکان. هەروەها هاوڵاتیان هان بدرێن لە ماڵەکانی خۆیانەوە دووبارە بەکارهێنانەوەی پاشماوە خۆراکی و ڕووەکیەکان ئەنجام بدەن، کە ئەمەش سوود بە ژینگە و لایەنی ئابووری تاک و کۆمەڵگا دەگەیەنێت.